ئینشاڵڵا ئەم ڕۆژەتان نەبین بنەچێت ئەمە سەرنجامی ئەو دنیاە کە ئێمە خۆمانێتیان خراپ بکەین ئەمە سەرنجامی ئەو دنیاەیە بەخوا دەوڵەمەندبی یا فەقیر هەر ئەو جێگاکەتە بانسەرت هەر خۆڵە ئەگەر لە ڕووکەشیشەوە لە سەریشەوە تۆزێ چەمەندۆت بۆ بکرێ کارێکی ناشەرعیت بۆ بکرێ و قەبرەکەت هەڵواسرێکە حرامە بەخوا دڵنیا بە لەگەڵ فەقیرێکە دەوڵەمەنەکە و فەقیرەکە و بەرپرسەکە هەمویان هەتا مەتنی زیاتر بەس خۆڵمان سەریانەوەی کەواتە هیچ فەرقێکی نییە تۆ لە دنیا دەرەچی بە خامەوە دەوڵەمەنەکە هەر خامی سپیە فەقیرەکە هەر خامی سپیە ئەوەی نان نییە بیخوا هەر خامە سپێکەیە ئەوەشی لەو پەڕی دەوڵەمەنددا هەر خامە سپێکەیە خامە سپێکەیشتان دەوڵەمەند و فەقیری بەپاری خەڵکی دەکڕێن چەنە دەوڵەمەندبی دەبینی خەڵکی دەوڵەمەندە لە مزگەوتەکان خامی بۆ دەهێنن کەواتە هیچت نەبێت لە دنیا بۆ قەبر و قیامەتت ماڵەکەشت بۆ بگوزاوە بۆ کچ و کوڕی خۆت بەجێش دەهێڵی خامەکەشت لە پارەی ماڵەکەت ناکڕن بەڵکو لە پارەی خەڵکی خێرخواز کراوە کەواتە ئینشاڵڵا قەبر و قیامەتت لەبیر نەچێ ئەم ڕۆژەت لەبیر بێ زمانی خۆت بە چاکە و عیبادەت و خواپەرستی ڕابهێنە بۆی لە قیامەت لەناو قەبردا زمانت فەسیح و پاراو بێت